پرۆژە یاسای هەمواری باری کەسێتی کە ئێستا لە ئەنجومەنی نوێنەران عێراقە ناکۆکی لە نێوان فراکسیۆنەکانی پەرلەمانی عێراق دروست کردووە و لەلایەن زۆرینەی فراکسیۆنەکانەوە ڕەت دەکرێتەوە. فراکسیۆنە کوردستانیەکان بە هەموو توانایەکیانەوە بەرەنگاری پرۆژە یاساکە بوونەتەوە، چونکە پێیان وایە پرۆژە یاساکە ئازادی تاکەکان تا هەستێکی بەرچاو سنووردار دەکات. ئەوەی کە تیا زەرمەند دەبێ بە تایبەتی ئەتوانم بڵێ مجتەماعی عێراقی بە کۆی گشتیەوێ واتە ژنان و مناڵان کە ئەمانە هەتا ئێستا تۆ ئەگەر گەڕانەوەی لە تعدیلاتی دووەمیان بڕگەی دووەمێتی کە باس لەوە کاکە بگەڕێتەوە سەر مەزهەبی دینی و مەرجعیاتی دینی و وەقفی سونی و شیعە جارێکی تر دروستکەیتەوە ئەوانە فتوای دینی بن لەسەر خێزان. ئەمە هەمووی تەسیرێکی زۆر گەوراکە لەسەر بە تایبەتی کچان، چونکە هەندێک لە مەزهەبەکان مناڵ کچان بە مناڵیان بەش و هەندێک لە مەزهەبەکانی تر بە تایبەتی لە تەلاقان توڵی عمرتیانە ئەبێتەوە لەگەڵ ئەو پیاوە بمێن. ئەمانە هەموو کێشن. تەنیا ئەندامانی فراکسیۆنە کوردستانیەکان پرۆژە یاساکە ڕەت ناکەنەوە، بەڵکو یاسان ئاسانیش تێبینی زۆریان لەسەر پرۆژە یاساکە هەیە و بە پێویستی نازانن یاسای باری کەسێتی هەموار بکرێتەوە. یاسا کۆنەکە باشترە. هەندێکی لە هەندێ مادەیە ئەم یاسایە ئەگەر مەشروع بێ بە قانون هەندێ مادەی تیا هەیە باشە، بەڵام بە شێوەی سەرەکی قانونەکەی ئەوڵ قانونی 1970 ساڵی 1950 قانونێکی باش و پێشکەوتووە، چکە تعدیلاتیشی تیاکراوە لە 1970 هەر خۆی نییە، لەبەرەوە معالەجاتی زۆری تایە بۆ زۆربەی زۆری کێشەکان. ئەگەری هەمواری یاسای باری کەسێتی عێراق لەلایەن زانایانی ئاینیشەوە ڕەت دەکرێتەوە، چونکە هەموارەکە بەر لار شتێک پێچەوانەی بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلامە. پێشە مشتێ لەگەڵ مەزەبی ئێمە گونجاو نییە، دوو لەگەڵ منطقی عەقڵ گونجاو نییە، سێ ئەوەی کە داواکرێ هیچ بەڵگە و دەلیلێکی شەرعی حەسمکەر نییە، تەنها ڕێی عولەمایە، لەبەرەوە ڕێی عولەماش قابلی قبوڵکردن و قابلی ڕەتکردنەوەشە. لە سەرەتای ساڵی 2017دا هەمواری پرۆژە یاسای باری کەسێتی هێنراوەتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و چەند مانگێک لەمەوبەر خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە. بڕیارە لە چەند هەفتەی داهاتوودا خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاساکە بکرێت، بەڵام بەهۆی ناکۆکی نێوان فراکسیۆنەکان پێناچێت دەنگی زۆرینە بەدەست بێنێت. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.